باوەڕکەن ئازیزان لە ئەزانی چۆنە تۆ خۆت پێ بگەێنە وەزعەکە خراپ ئەبێ وە بەرهێنان لە خۆتا بکەیت. من اختصاصەکەم بزنسە بە آخر قسەم ئەمە بێ. ئەگەر لە دنیای خوا 500 دۆلارت هەیە یان کەمتر، بیر لەوە مەکەرەوە دەست بگری بەم 500. ئەم 500 دۆلارە لە خۆتا سەرف بکە. 1000 دۆلارت هەیە لە خۆتا سەرفی کە. ئەگەر 2-3 هزار دۆلارت هەیە بڕۆ بزنسێک دابمەزرێنە، ئیشێک دابمەزرێنە، خۆت دابمەزرێنە، محتاجی کەس مەبە، پرۆژەی خۆتە هەبێ، ئیشکە بەڵام بە شارەزایی ئەکرێ، بەس بە پارە ناکرێت. بەڵام ئەگەر 5-6 هزارت هەیە بڕی بزنسێدان، بە تایبەتی پەیجەدانەی بزنسێکی ئۆنلاینەکەی شتێک ئەفرۆشی. ئەمە ئەگەر پارەکەشت زۆرە، ئەوەندەی من بە دوایە ڕۆشتم، ئەگەر پارەکەشت زۆرە، وەرە لە کوردستان باشترین وەبەرهێنان ئەوەیە لە دوای بزنس، لە دوای ئەوەی بڕۆی ئیشێ بکەیت. چکە بزنس مهمترە لەوەی پارەبەی بە ئاڵتون. پارەبەی بە ئاڵتون ئەمە هیچ هونەرێکی تیا نیە. ئەگەر پارەکەت کەمە لە خۆتا سەرف بکە، هیچ ناکا بەڕێزان، بەخوا دەوەرەقە هیچ ناکە. بیری لێکەرە دەوەرەقە چیەکە؟ مۆبایلێک ناکە، مۆبایلێکی پێشکەوتوو خەڵک 12-13 هزار 12-13 وەرەقەی پێەیە. باشە، من 2 لاپتۆپم لەبەردەسا لەبەر خاتری ئەم چالاکردنە کە لاپتۆپەکەم لە ئیش کەوت 10 وەرەقەم پێیا بوو. چوون یەکسەر لاپتۆپێکی کەم کڕی بە 25 وەرەق. یعنی 25 وەرەقە ئەم لاپتۆپەی کردووە لەبەر خاتری تەلەبەکانی یادگەبووی دەرسم لەوە زیاتر نەفەوتێ. ڕۆشتم بە پەلەپەل کۆمپیوتەرم کڕی و مەجبور بووم کۆمپیوتەرێکی زۆر باش بکڕم. کەواتە کاتێککە پارەکەت کەمە بەس مەجبوری لە خۆتا سەرفی. من زمانێک پارەم لە خۆما سەرف کردو خۆم قەرزار هیچیان نامێنێتەوە. باوەڕکەن لە زمانی قەرزاریمە بەشداری دەورەم کردووە 12 وەرەقەم ماوە. خۆ گەنجێک لە کوردستان 12 وەرەقە چی لێکە؟ من خۆم بۆ یەک دەورە بە شەرتێ نزیکەی 7 دەورەی ڕاهێنەرایەتیم خوێندووە، 7 دەورەی تیئۆتیم خوێندووە. لە وەزارەتی پلاندانان دەورەم، لە وەزارەتی وەرزش و لاوان خوێندووە، لە NDI ئەمریکی خوێندوومە، لە پەیمانگای هۆڵندی خوێندووە، لە پەیمانگای کوردی بۆ هەڵبژاردن خوێندووە، لە CDO خوێندوومە، لە سنتەری جیهانی کەنەدی خوێندوومە. باشە، ئاخر دانیان کە خوێندوومە 12 وەرەقەم تیا سەرف کردووە بۆ یەک دەورە، بۆ دەڕۆژ. ئازیزانم قەرزار بوو، بەخوای گەورە قەرزار بوو، زەرەرم کردووە لەو کاتە. کرێکی بوو، خێزاندار بوو. باشە، ئینسان بۆ ئەوی خۆی پێ بگەێنێ ئەبێ قەرز بکە. بۆ نمونە کەسێک ئەچێ ئەخوێنێ، لە پێناوی خوێندنەکە ئەبێ قەرز بکە بخوێنێت. ئەمە ڕاستیە. کەواتە بۆ خۆ پێگەیاندن مەجبوری قەرز. ئیتر 250 هزارە دەورەکە، ملیۆنێکە، دوانە، مەجبوری. من ڕۆژانێک دینارم پێ نەبووە، زۆرم لە خۆم کردووە، بە قەرزاری تۆزێک کەمتر قەرزەیتەوە، بەڵام ڕۆشتم لە هەمان کاتا کتێبێکی یادگەم بە 25 دۆلار کڕیوە. ئەمە دەیان جار سیدیم کڕیوە بردومە تۆ سیدەکەشیشی نەکرد و تازە کڕێویش بە بۆکسی گەورە چەند سەددانە سیدیم کڕیوە کە کتێبی تیا بۆ بەخۆجارەوە نەی کردوێتەوە، بەرنامەیەکە بۆ دوایی دانەبەزیوە، پارەکەشم ماوە ڕۆشتووە. بەڵام خۆ ئینسان بەم شتانە پێگا. ئەگەر پارەکەت کەمە خۆت پێ بگێ، پارەکە تۆزێک هەیە بڕۆ بزنس دروست. ئەگەر پارەکەت زۆرە ئەوە لەوە ئەچێ لە ئایندا دوای 10 ساڵی تر ئاڵتون بەرز بێتەوە یازی. بەڵام لە مەڵتقەیەکا کە خزمەت گوزاری نییە بڕۆ زەویە بکڕ، دوای لەوە چێ خزمەت گوزاری بۆ بڕاتەوە و گران بکە. ئەمە باشترین. ئەجینان وڵاتی ئەمە کارەسات ناتوانانی متمانە بە خەڵکی بڵێ هاو پارەکەم بڕۆ ئیشی پێوە بکە. ئەوە شتی واژ مەکە. باوەڕکەن کامەی زۆر بەلای تۆ جێگی متمانەیە ئەکەوێتە وەسعەکە پارەکە نهێتەوە، پارەکە دەفوت. پارەمێن بە خەڵی ئیشی پێوە بکە. یا خۆت مەردانە بڕۆ ناو بزنسەکەەوە ئیشکە، یا بڕۆ وەکوتم ئەگەر پارە زۆرە زەویە بکڕە لە شوێنێکە دوای خزمەت گوزاری بۆ بڕاتەوە. لە ئەوروپا و لەمانە هین هەیە
بانک هەیە ئەوان گوێ بە سوونایەن یان مەسەن ئەچن پشتی شەریکات دەکڕنەوە یعنی وڵاتەکە تەمینە لای ئێمە ئەو شتانە نییە بەڵام زەوی بە ئاسایی نافەوتێت وەچی وە خۆت لە هەموو شتێکیش بەنرختری بۆیە هەر مەجبوری یعنی ئەمە شتێکە هیچ دەسەڵات نییە ئەمە قۆناغی ژیانە منی ژوام کردووە نە ساڵێک و نەدوان نەسیان لەبەرەوە چاوەڕێ ئەوە ژەکەم کە هەمووتان ئامادە بن ئەوە